ئێمە میوانداری دوو کەسی دیکەمان کردووە کە دایک و کچێکن لێرە ئەم دایکە بە شێوازێکی جیاواز منداڵەکەی فێری نووسینی هۆنراوە کردووە و منداڵەکە ئێستا لەگەڵ دایکی هۆنەرە یاخود بڵێن چیرۆک نووسە بە یەکەوە هاوکاری یەکن ئەو دوو کەسە ئەو دایک و کچە لێرە میوانی منن کە خاتو ئیمان بۆتانیە و لەگەڵ دەڤەر بۆتانی کچە خنجیلانەکەی بەخێر هاتن هاتوو بۆتان بەخێر بی دەڤەر چۆنی؟ ئەس باشم تۆ جانی منیش زۆر باشم کە تۆم بینی بەم جلە ڕەنگا و ڕەنگ و جوان و ڕازدانەوەیە زۆر باش بووم یەکسەر ئێنەرجێکی باشترم بۆ هات گەلێک سپاس زۆر سپاس خاتو ئیمان پێم خۆشە خۆت بناسێنیت و خۆت باسی خۆتمان بۆ بکەیت ئەس ئیمان بۆتانیمە بچی کاتی هەلبەستات نویسم و گەلک حەش پەیڤا کوردی و زمانێ کوردی دکەم ئەس خۆشی هەمیل سەرێک ینی 3 ساڵە کوردستانê بخوونە ژیایمە نوکەل سویدێن نیشتەجێمە بەس گرنگیە کامەزن bi zimanê Kurdî didim û ji ber hindê kiça min jî yanî min fêr kiriye rêzê li zimanê Kurdî bigirît û heş zimanê xwe biket min bi xwe yani du dîwanê heyên du dîwanê çap kirî û dîwanek amade ye bes min çap nekiriye hêşta ez hez kem yanî wek dabûnerît min daneye min helbestek heye bî ku zava ji bo canê pak Leyla Qasim min nivîsiye li cihekî amade bim korek bitiyan çav pêkeftinek bit ez pê helbestê dest pê dikem dixwînim pêjewî her ştê bilê hezekî bi we dest pê bifêrmo kewate duwatir qisey zêderekeyn êsta bi helbesteke dest pê bike pêman xweş e bê spas bifêrmo bî ku zava diyarî ji bo canê pak Leyla Qasim landik sêdar û sindirîk tem hebûn di hizrên me da berî tu bibî zava ez bîk her sê pêk hatîne ji dar yê duwê li ser yê êkewsiyê carna dibit zal emîn Kurdên bê welat derbeder û çirxebat stivanka qetiyayî mirariyên berze dîrû kame ye ax çend bi sehm û tirse gelek çîrok hatin gotin gelek rastî hatin sotin nav û dengê sêdarê ji hemiya bilindtir e landik û sindirîk hêş kembaxtir e henaseyên hizare halaw birîn bi sêdare ببورن eve birîn bi sêdare bihayê werîsî jiwan birîn bi sêdare girî û şînî berbend kirin li dayk û baban bihayê werîsî jiwan xastin pare bi komal terim bin ax kirin bêkêlî û sindirîk sava bilandik vesotin dayîk bêjîrman û pepîk hemî kirde bi nav enfalin bo ayîn dibin xwîk بۆچیە تو ببی zava ez bîk eger barûdox berdewam û sabit her pênc parçe nehêndirîn millet jêk cuda bit kuştin û mav tealankirina pitir ji 45 milyon mirovan li dadweriya cîhanê li sedê bîst û êkê rewabit her rewabit bûçiye 2007 li meha çar sêzdehê çar ve min nivîsiye nûsîte du nebî dest û xamet her rengîn spas xweş bî evel dîwana min ya êkê hatiye belavkirin dilê sava ku 2009 li apek li Swîd çapxana apek min باشە سەرەتای نووسینی ئەم هۆنراوانە لە کێوە بوو ینی شمێژە ینی هەندی تێتە بیرە من ئەس بچیک بووم بەس بێگومان هینگە ینی کوردیا من نەباش بوو چکو ئەم هەر دوور هەتبووینە دوور خستن لە ناف عەرەبا و بیابانێ بەس پیچ پیچە من کوردیا خۆ باش کرد و دەفمژی گەلێک گرنگە پەیوێن بێگانە ینی زمانێ کوردی ku ez peyveka bêgane bînim bêxme nav zimanê Kurdî ez li peyvên Kurdî digeriyem li nav zarawên Kurdî û di helbestê de bikartînim. Baş e bi çend zarawez hûnrawan nûsît?
از بهرا پتر به بهدینانیت نویسم بس مصورانی جی هنه وکی مگوت پیوین کردی بن صورانی بن کرمانجی بن یه روش آوار بلام بزاراوی بله يعني بيف بس بله. أبخو فهندنا هالبسته بزرافة بهدينانيا خاتو دفري بچکۆلانە لەکێ دەستی پێ کردو لەگەڵن دەڤەرێ من ئەوێ دێک چێکریە من چێڕووکێک نویسیە بوو بچیکە بناوێ دلۆ ئەو چێڕووکە دەڤەر هێش ینی 3 ساڵ و نیف بوو بوو 4 ساڵ ئەوێ وێنێ توێ کێشان وێنە کێشان و يعني نویسین چیرۆکیا منە بەس وێنەیە توێنە و دوسێ وێنەك ما بوون دەما بوو 6 ساڵی وسە مەل سەربار کردن دەڤەر ئێستا وێنەکەت لاماوە بیرە ماوە کە ئەو کاتە نووسیوتە هەڵە گرتووە بەڵێ ئەی ئێستا چەندێک گۆڕاوە نووسینەکانە وێنەکانە چەند گۆڕاوە باشتر ڕاستی ئاگەلک بەرەنگێ من پیچەکواتە من ڕنگ کرد یان من وێنە کرد بەسی چیچکە چیچێک پیچەک نەند باش بووم بەس نوکە باشتر بووینە حەزی تۆ بۆ نووسینیان بۆ وێنە کێشانە هەنی چاو هەنی ئەس هێشتا حەزەکەی وێنە بکێشیت یاخود چیرۆک بنووسیت نزە هەردوو ڕاستی خۆشە بەس ئەس بێژم وێنە بەلکی وێنە تا چەند ڕەنگی داوەتەوە شێوازی کوردەواریانە یاخود گرنگیدان بە کللتوری کوردی لە وێنەکانیدا لە نووسینەکانی دەڤەرە دەڤەر نویسینێ ناکەت کێمت کات یعنی بخۆت کات چیر ئەوژی زیرەکە ینی چیرۆکەوت ینی ئەو هەکو گوتی ئەو تایە تێدا هەیە و حەش نویسینێت کات مرفتێتین تە دەرێ بەس بگشتی ینی دەڤەر گەلک حەش کورد و کوردینیێت کات و کوردستانێت کات هەر تشتێکی بەری ئەم بکەین پرسیارەمت کات ئەvە کوردیە ئەگەر کوردی نەبت بەلکی نەب هەمان ڕنگ و خۆشی دەست بووی کاری کەواتە ئەم وانانەی لە تۆ وەرگرتووە وەکو دایکێکی کورد جا من حەزەکەم زیاتر گوم لە بەرهەمەکانتان بێ گوم لە هۆنراوەکانتان بێ باشە ئەس پرۆژی نوکە هەلبەستێکی دەخوێنم لەسەر نەمر جەمال نەبەس پرۆفیسۆرێ کورد چکە ئەویژی گەلک يعني قالك خبات كربو بيفا كردي بو دفر هاوكاري لا بس من هالبستك هي بنافي بالي بو ريفراندوم ما نفيسيبو من وي تومار كريا شكفن او ديل قال مخين بو اومان بشكش ناكن كواتل قال دفر يعني دفر هون راويكم بشكش كات بمخوشه بالي بخينين نوكا باش بالي ديت نباش دسمك بالي بالي اوي هما لاوين رش لسر دمي خو ودمي بأريدكم باش مايا ستمن دجوارن رنگين قش لحبوني رشدكن شاوا جوان حزبكم ني دمي بؤري دقل دمي ما لاندككا صقرو صربو سيوي بوني وبئكسيه صافاتي تيدا تالان كربو جسينجي زبري آواربوني يحشق جشير جسينجين دي خوجبو ما ونكربو بهارا ما لسيدا ردان نزيكو دير من شجار باور ندكر ببيفك للدمي بؤري ببورم دقل سردمي خوجي آش ببم كربو كينان جبهيفا بلي بردم ني بأجرا بأبيفي بتني لكوجين تاري من خو ناس ذكر ودديت هردم برسية آشتية بلي أزم قرتية زندانان بلي أزم در بدري لبر ديواران بلي أزم دور جتيشكو هتا و آزادية بلي أزم كار مامزا لناف پنجن نياران بلي أزم دلداري ودلدار بلي جمن تالان كرن هنار جنمو خناف آفن شرين انواري دفرن جقول تجي شل بر سيبر شل بر هتاف دنگي كوان شركو سيلاف جمن دور بلي دور كرن دما از لنقرة سلمان هاويشتم از انفال كرم
لبن خیزه بیابانه پرد و پشک و گرم چاف چاوره نهش دپرسن کاتو لستاندن کنگی ده و برن ستم و ایش بله تفکر دین نرینی دجمنی دگل مکرن اگر ازکا کرد جتونه لتنگو تاری ربیابام وای خمم در بدری و بولاتی لکولان بیانی می ناکرم از خارم جناف برم دیورن به ایک بله همی بلین بندستی جناف ببین برنگک دی لپیوا بله بنرین جه حز بکین دنگو سردم خو و جاره پیروز بکین بله ورن سنوران بشکنین باره کولبران پیگ و هلگرین و دانین ورن برین آشنگال به هتوان هم بس کرنه و مالین به ایک پیف انفال کرنا کرد و کردستان تا نمان نهیلین دیورن به ایک بله کراس ان رشن به وجنان رنگ بهاری بکین روندکن سیبی به آلای سر بخوبونه به دستم پیشمرگان زها بکین جانگوری و نمران لناف گور بقرن جینین خونا دایکنوان بجهبینین آخا بآخ و نالین لوری کردستان لوری لناف لاندکا دل بله تدانین بناس تبهجینین ساریج بکین بله ورن دیروک اخو بقرن جینین بخوین جبو خو جگرخوین باغو بستان ولات آف بدین زینو ممه احمد خانه و جینین بکی نبیک و زاوا لکردستان اکثر بخو وان و گوهزین رسن بخملینین اوه 2017 حیوانه نهینه من بیستیاج بو رفراندوم دست و خامت رنگین همیشه سرکوتی بی خانم بویر و دست رنگین من خوشحال بوم که ایوه میوانی پروگرامەکەم بوون پێم خۆشە زیاتر گوێم لە هۆنراوەکانتان و پەیوەکانتان بێ بەڵام دەرفەتی بەرنامەکە هەر ئەوەندە ڕێگەی پێیین بە هیوان کە لە ئایندەدا یاخود لە شوێنی دیکەدا دەست و خامەی ئێوە ببینین و سپاستانەکەم کە میوانی ئێمە بوون بەرنامەکەتان زۆر جوانتر کرد گەلێک سپاس سپاس بۆ ئێوەش بژیت گیانە سپاس